بتوانێت دوو کەسم لابوو داوای پارە بکە کچەکەی عملیاتی دڵی ئەوێ پارەی نییە ئەڵێ بێ کچەکەم بمرێ زەحمەتە باوکێک بڵێ کچەکەم با بمرێ چی بکەم ینی تۆ ئەم کارە خێریانەی کە کردوتە ینی هیچ لەحزەیەکە بووە بچووزانمەها حاڵەتە ڕۆحێکە خەو ببینیت کە کەسێک بەم پارەی تۆ توانیوێتی ژیانی سەر لە نوێ دەست پێ بکاتەوە ئەها خەڵکێکت لە دۆخێکی ناهەموارەوە بێ حاڵەتی وا ڕووی داوەقەت حاڵەتی وا من خەوم هەیە ینی خەو بینین بەڵام لە حەقیقەتە خەوم بە وەزع و حکوومەتەکەەوە نەبینیوە کە من ئەوەم تیا کردووە ممکنە خەوم بە خۆیانەوە دی بێ خۆیان سپاسیان کردم خۆیان باز جارێک ناڵم من خەوم هەیە بە عەرەبی پێڵێن ڕوئیا یە نەخەوت سپاسە دەکەن شتی پێڵێن لەو عالەمە تەقریبەن بە شێوەیەکی زۆر کەم ئەم کارانە لە پای چیە ئەکەیت وەڵا هیچ لە پاهینی ئینسانیەتە بۆوانەی کە ئەم شتانە ئەکەن هیل ئابێ شتێک بێ بەڵام مەسەمبانی دوو کەسم لابوو هەردووکیان هاتوون لە ڕانیەوە هیچیان لە ڕانیەوەیکانی ئێرەیە کچەکەی عملیاتی دڵی ئەوێ پارەی نییە ئەڵێ بێ کچەکەم بمرێ زەحمەتە باوکێک بڵێ کچەکەم با بمرێ چی بکەم کە ئەوە بینم بە عاقلێک گەڵێنم عقلێک لەکوێ ناڵێ لە بێعقلان بێعقل هەرچی شتێکی کرد خراپ بوو من نەمکرد بۆ عاقل بووم تێگەی لێرە نابینم کەمێک زۆر کەمێک کەس نەبێ ئێوە جیالا من شارەزان زیاتر لەو بڕواایە ئەگەر یەکێ نیازی کاری خێرێ بێ پێویستی بەوە نییە بڵێن جەلالەوەی کردەوە و جەمالەوەی کردەوە و فڵانەوەی کردەوە پێویستی پێی نییە ئەیکە ئەی من چاوم لە کێ کرد من چاوم لە کەس نەکردەوە تێگەی جا لەبەرەوە کە خەڵکم دیوە و 47 ساڵ لە دایرا بووم و نەقل بووم و لێرە بووم و لە دەرەوەی سلەیمانی بووموانە بێدەرەمەتم دیوە قاج بڕاوم دیوە دەست بڕاوم دیوە هەموو جارێگەڵەمە بێ شکری خوا بکەین ئێمە بە سەلامەت ماوی نەتوانێ ئیزەن ئەو شوکرە با هەر بە قسە نەبێ با تۆزێ عەمەلیش لەگەڵ یابێ بتوانی پارە بی بە بەڵام یەک شتیشە پێ بڵێم تۆزە تووشی مایوسیەت بووم هەیە پارە ماوەتە چۆیەتی بوو مەشروب بوو لەم باخە خواردەوە هاتوون پیان وتم تێگەی ئەوەشی تێکەوێ ئەوەشی تێکەوێ کە یەکە خۆی شەل کردووە تەدریبی کردەوە چۆن شەل بڕوا چۆن نازانم ئەمەی داپۆشە بە جامانەوە بەم ناوەشتانە ئەوەشی تێکەوێ بەڵام شێخی سعدی قسەیەکی هەیە ئەڵێ کێ لە چاکە خراپەی دیوە تانەیکە کێژ لە خراپە چاکەی دیوە تابیکە خراپار خراپەیە و چاکار چاکەیە و تێگەی باش کۆتا قسە و کۆتا پەیامەت چییە؟ وەڵا کۆتا قسەم ئەوەیە حەزەکەم ئەوانەی بە حەق و بە ناحەق ئەم پارە زۆرەیان هەیە ئاوڕێ لە هەژاران بنەوە تەنانەت ئەگەر نەیشیکەن بەعام شتێ پارەیان بنێ بۆ دەرمانەکانیان